سڵاوتان لێبێت لە شارپرێسەوە ئەم کاتتان باش پوختەی هەواڵی ئەمڕۆتان پێشکەش دەکەم. سەرەتاش گرنگترین ناونیشانەکان. داواکاری گشتی هەرێمی کوردستان داوای ڕادەستکردنی وەهاب هەڵەبجەیی دەکات. بڕێکی تر پارە گەیشتە هەرێم و دابەش دەکرێت. لە هەڵەبجە 3 قاچاقچی چەک و تەقەمەنی و TNT دەستگیر کران. سەرۆکایەتی داواکاری گشتی هەرێمی کوردستان داوا دەکات وەهاب هەڵەبجەیی ڕادەستی دادگا بکرێت. سەرۆکایەتی داواکاری گشتی هەرێمی کوردستان وێنەی بڕیاری ڕاگرتنی وەهاب هەڵەبجەیی بەرپرسی دژە تیرۆری یەکێتی بڵاو کردوێتەوە و لەگەڵیشیدا نووسیوێتی هەندێک تۆمەتباری داواکراو لەلایەن دادگاوە هەن پێویستە ڕادەستی یاسا بکرێن و لە بەردەم دادوەردا ئامادە بن تاوەکو دادگا ڕێکاری یاسایی خۆی بەرامبەریان بگرێتە بەر. ئاماژەی بۆ ئەوەش کردووە ماوەیەکە لە سنووری دەڤەری سلێمانی بەکارهێنانی دامەزراوە ئەمنیەکان بۆ یەکلاییکردنەوەی کێشە و ناکۆکیە ناوخۆیی و حیزبی و کەسیەکان ڕۆژ بە ڕۆژ ڕوو لە زیادبوون دەکات. سەرۆکایەتی داواکاری گشتی هەرێم و تووشێتی ئامادە نەبوون لە بەردەم دادوەر و پشتگوێخستنی داواکاری دادگا و ڕادەزنەکردنی داواکراوان بە یاسا وا دەکات کۆمەڵگا بە شێوەیەکی گشتی لە ترس و دڵڕاوکێدا بژی. ئەوەش لە کاتێکدایە بەهۆی ڕووداوی تیرۆرکردنی عەقید هاوکارجافەوە پەیوەندیەکانی پارتی و یەکێتی ئاڵۆزی تێکەوتووە و تاوەکو ئێستاش پارتی وەهاب هەڵەبجەیی و دژە تیرۆری یەکێتی تۆمەتبار دەکات بە ئەنجامدانی کردەوەکە. لە هەڵەبجە 3 قاچاقچی چەک و تەقەمەنی و TNT دەستگیر کران. لە ڕاگەیەندراوێکدا بەڕێوەبەرایەتی ئاسایشی شارەزوو ڕایگەیاند چەند قاچاقچی و تۆمەتبارێکی کڕین و فرۆشتنی تەقەمەنی و چەکی نایاساییان دەستگیر کردووە کە بڕێکی زۆر TNT شیان پێ بووە. بەڕێوەبەرایەتی ئاسایشی شارەزوو ئاشکراشی کردووە 3 تۆمەتباری بە بڕی 4 کیلۆ TNT و چەندین جۆر چەک و تەقەمەنی بێمۆڵەت و نایاساییەوە دەستگیر کردووە. ئاسایشی شارەزوو ئاماژەی بۆ ئەوەش کردووە دەستیان بەسەر 53 پارچە چەکی مامناوەند و 10 بۆمبی دەستی و نزیکەی 2000 فیشەکی جۆراوجۆر و 4 دووربووینی سەرچەکدا گرتووە. بە فەرمانی مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێم 3 لیوە لەسەر میلاکی وەزارەتی پێشمەرگەی حکوومەتی هەرێم پێک هێنران. ماڵپەڕی فەرمی حکوومەتی هەرێمی کوردستان ئاشکرای کردووە لە چوارچێوەی جێبەجێکردنی پرۆژە یاسای چاکسازی و یەکخستنەوەی هێزی پێشمەرگە بە فەرمانی مەسرور بارزانی 3 لیوە لە وەزارەتی پێشمەرگە پێک هێنراون. ئاماژە بۆ ئەوەش کراوە لیواکان لەسەر میلاکی وەزارەتی پێشمەرگە پێکهێنراون و لە ڕۆژی دەرچوونیەوە فەرمانی دامەزراندنیان دەچێتە بواری جێبەجێکردنەوە. ئەوەش لە کاتێکدایە چەندین ساڵە هێزەکانی هاوپەیمانان داوا لە حکوومەتی هەرێم و هێزە سیاسیەکان دەکەن کار لەسەر یەخستنەوەی تەواوی هێزە جیاوازەکانی پێشمەرگە بکەن و تاوەکو ئێستاش ئەو خواستەی هاوپەیمانان بە تەواوی جێبەجێ نەکراوە. بڕێکی تر لە شایستە داراییەکانی جوتیاران گەیشتە هەرێم و حکوومەتیش دەڵێت دابەشی دەکەن. لە ڕاگەیەندراوێکدا وەزارەتی گواستنەوە و گەیاندنی حکوومەتی هەرێمی کوردستان ئاشکرای کردووە بڕی 58 ملیار دیناری تری شایستە داراییەکانی جوتیاران خراوەتە سەر ئەژماری وەزارەتی بازرگانی. ئاماژەی بۆ ئەوەش کردووە پارەکە بۆ شایستە داراییەکانی ئەم ساڵی جوتیارانە و پاش تەواوبوونی ڕێکارە کارگەری و داراییەکان دەست بە دابەشکردنی دەکرێت بە گوێرەی ڕۆژی ڕادەستکردنی گەنمەکەیان بە سایلۆکان. بە پێی دابەشکاری پارێزگاکانیش بڕی 27 ملیار دینار بۆ سلێمانی و 18 ملیار بۆ هەولێر و 13 ملیار دیناریشی بۆ دهۆک دەبێت. ئەوەش لە کاتێکدایە تاوەکو ئێستا عێراق لە کۆی 400 ملیار دینار تەنیا 78 ملیار دیناری شایستەی دارایی جوتیارانی هەرێمی خەرج کردووە.